سڵاوتان لەبێ فەرموونی و کورتەی گلاوەڵەکان. دکتۆر بەرەمساڵە جێگرەی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند دەرەنجامە سەرەتاییەکانی هەڵبژاردن پەیامی گلەیی و ڕخنەی خەڵکە لەسەر کۆی شێوازی کارکردنی یەکێتی بۆیە دەبێت گوێبیستی پەیامی گلەیی هاوڵاتیان بن. ماڵپەڕی پیوکە میدیای زمان حاڵی فەرمی یەکێتی بڵاوی کردەوە بەرەمساڵە لامێنی کۆبوونەوەی لەگەڵ ژمارەی پەرلەمانتار و چەند کادرێکی پێشکەوتوی یەکێتی لە شاری هەولێر ڕایگەیاندووە لەگەڵەوەی چاوەڕوانی ئەنجامە فەرمیەکانن، بەڵام ئەنجامە بەراییە ناڕەسمیەکان جێی نیگەرانی و لەگەڵ کاریگەری و پێگەی یەکێتیدا ناگونجێ، بەڵام یەکێتی ڕێز لە ئیرادەی گەلەکەی دەگرێت. حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بارودۆخی پەنابرانی سووریا داوایەکی بە پەلاڕاستەی پەرلەمانی ئەوروپا دەکات و بڕیاریشە لە مانگی 11 ساڵدا شاندەکی پەرلەمانی ئەوروپا سەردانی هەرێم بکات. بە پێڵێکی سایتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ستروان ستیڤن سەرۆکی لیژنەی تایبەتی پەرلەمانی ئەوروپا بۆ پەیوەندیەکانی لەگەڵ عێراق لە نامەیەکی فەرمیدا کاسری ناشتۆن بەرپرسی باڵای سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپای لە کۆچی بە کۆمەڵی پەنابەرە سوورەکان بۆ هەرێمی کوردستان ئاگادار کردوتەوە. سەرۆکی ڕێکخراوی کوردز لە هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەو ئاوارە سووریانەی ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە تەنها کورد نین، بەڵکو عەرەبیشان لەنێودایە. تاکیدیشی کردەوە هەموو پەنابەرەکان بە باشی مامەڵەیان لەگەڵ دەکرێت. لە لێدوانێکدا بۆ ماڵپەڕی مەدا پرێس شەوکەتە ئاماژەی بۆ کرد کە ژماری ئاوارە سووریەکان لە 180,000 ئاوارە تێپەڕی کردووە کە 97,000یان لە دۆک و 60,000 دیکەشیان لەولێر و 20,000ەکەی دیکەشیان لە سلێمانی جێگیرکراون. هەریەک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و رووسیا ڕێکەوتن لەسەر پرۆژە بڕیارێکە لە ڕێگەی وچەکی کیمیایی سووریا ڕادەماڵێت. هەروەها ڕەشەی سەپاندنی سزا لەسەری دەکات ئەگەر لەو بارەدا پابند نەبێت. پێشبینیش دەکرێت درنگانی ئەمشەو و انجومەنی یاساییش دەنگ لەسەر پرۆژە بڕیارەکە بدات. جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا تاکیدی کردەوە لەگەڵ حکوومەتی مۆسکۆ گەیشتنەوە ڕێکەوتنێک لەسەر پرۆژە بڕیارێک کە دەبێتە بناغێک بۆ دامەڵینی چەکی کیمیایی لە سووریا و تیشی ڕێکەوتنەکە مێژوویە و ڕژێمی بەشارەت پابند دەکات ملکەتی چاودێری بڕیارەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێت. با مەبەستی وتوێژی زیاتر سەبارەت بە هێورکردنەوە ئاڵۆزیەکان لەگەڵ ئێران سەبارەت بە پرۆگرامە ئەتۆمەکەی بەرپرسی سیاسەتەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند دوێنێ بۆ یەکەم جار بەرپرسێکی باڵای ئێران و 6 دلێزەکەی جیان ڕێکەوتن لە سەرنجامدانی کۆبوونەوەکانی ژنێڤ لە مانگی داهاتوو. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەیدا کاسری ناشتۆن ئاماژەی بۆ کرد کە کۆبوونەوەی نێوان هەر 6 دلێزە جیانەکان لەگەڵ ئێراندا بازدەدانانی وادەیەکی دیاریکراوکرا بۆ دانووسانەکان. وەزیری دەرەوەی عێراق تاکیدی کردەوە چارەسەری خەیرانی سووریا بە شێوەیەکی سەرتاسەری بۆ ئەنجومەنی یاساییش گواستراوەتەوە و لاژێر کۆنتڕۆڵ و خواستی وڵاتی ناوچەکەدا نەماوە. لە پراوێزی بەشداریکردنی لە کارەکانی فولی 68می کۆمەڵی گشتی نەتۆ یەکگرتووەکان و لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی شەرق لەوسات هۆشیارجێباری ڕایگەیاند لە ئێستادا وڵاتانی عەرەب ڕۆڵی کاریگەر و یەکلاکەرەوە لە خێرانەکانی سووریا ناگێڕن و تیشی وڵاتانی عەرەبی هەرخۆیانەوە کاری وشکستن چونکە نەیانتوانی لەگەڵ سەرەتایی سەرەڵدانی خێرانەکانی سووریا وەک پێویست مامەڵە بکەن. هەر بۆ ئێستا خراوەتە بەردەستی ئەنجومەنی ئاسایش. حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران لە چاپێکەوتنێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند خوازیارە لە ماوەی 3 بۆ 6 مانگدا لەسەر دۆسیە ئەتۆمەکەی وڵاتەکەی بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ وڵاتانی خۆراوە. ڕوحانی لە کاتی سەردانەکەی بۆ شاری نیویۆرک بە ڕۆژنامەی واشنتن پۆستی ڕایگەیاند تاکە ڕێگە بۆ بەروپێشبردننی گفتوگۆ ئەتۆمیەکانی دەستنیشانکردنی خشتێکە بەو مەرجەی ئەو ماوەیە کەم بێت. کورتێک لاواڵەکانتان پێشکەش کرا شاد و بەختەوەر بن.